هاوڵاتیان ئەم کاتتان باش خۆشەویستان میدیاکاران بەخێر بێن سەر چاو زۆر سوپاسی ئامادەبوونی ئێواکەین کە لە ڕێی ئێمەوانێم پەیامە بگات ئێوە دەزانن لە 15 مانگی ڕابردووانێ ئەم جوڵێ و ئەم بزوتنەوەی کەوتۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانین ئەو سەرپێچیانە بوەستێنین کە لەسەر سروشتی کوردستانەکرێ و بەتایبەتی لە ئێستادا لەسەر سروشتی شاخی گۆیژاکرێ. ئێمە هەفتەی پێشوو چەند کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ وەزیری دارایی لەگەڵ داواکاری گشتی لە سلێمانی و ئەمڕۆژ لەگەڵ دەستەی نەزاهە لە هەولێر کۆبوونەتەوانێ بەیانەکەی هاوڕێیەکمان لەوێ کۆبووەتەوە لەگەڵ کاک ئەحمەد ئەنوەری سەرۆکی دەستەی نەزاهە لە کۆی ئەمانەوە لە کۆی ئەو زانیارانەی کۆمان کردوتەوانێت کە ڕەنگە ئەم زانیارانە زۆر گرنگ بۆ خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستانیش ئەوەیە کە داواکاری گشتی هەرێم نامەیەکیان ئاراستەی سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان کردووە داوای ڕۆژی 28 پێنج ئاراستایان کردووە داوای سێ بابەتی لەکەن یەکێک لەوانە ڕاگررتنی کارکردنە لەو پرۆژانەی کە لەسەر گۆیژا ئەکرێ بۆ شێواننی شاخی گۆیژا خاڵی دووەمیان کە ئەویش خاڵێکی گرنگە داواکەن داواکاری گشتی لیزنێکی لێکۆڵینەوە پێک بێت و داواکاری گشتی نوێنەریان لەوێ هەبێ ئەمە پەرستنێکە کە پێمان خۆشە ئاگادارتان کەینەوە هەروەها بە پێ ئەو زانیارانەی دەست ئێمە گەیشتووە لەو چاوپێکەوتانە و لە متابعکردنی خۆمانە گەشتونێتە ئەو زانیاریانەی کە یەکێ لەو گردانە دوو پارێزەری شاری سلێمانی داوایان هەیە لەسەری لە دەستەی نەزاهە داوایان تۆمار کردووە ئێستا ئەو داوایە لە دەستەی نەزاهی هەرێم لەوەیە و ئاراسەی دەستەی نەزاهی سلێمانی کراوە لە لای حاکمێکی بەڕێزە کە ئەبێ متابعی بکاوە بەلایانی هەرەکەمەوانێ ئیشکردن لەو گردە ڕاگرێ یەکێک لە چوا گردەکەیە ئەمە خاڵێکی ترە ئێمە پێمان خۆشە پێتان بڵێ چێ ئەو سەردانانەی کردومانە گەیشتونەتە ئەو نەتیجەی کە پێویستە و ئەو مڵکانەی کە ئەو گردانەی کە تێکە دێ هەر چوار گردەکە هەر چواریان مڵکی وەزارەتی دارایین وەکو ئەو ڕاگەیانەی کە ئێمە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لەو چاپێکوتی لەگەڵ کاک ئاواتی شەخجەنابا کردمان لیزنەکەمان و ئەو ڕاگەیانە ڕۆژنامەوانەی لە وەزارەتی داراییەوە دەرچێ کە باسی ئەوەکە بەبێ ئاگاداری ئەوان کراوە و هاوکات سەرپێچیشە ئەمە ئێمە لەبەر ڕۆشنایی ئەوە دوێنێ چوونە لای داواکاری گشتی و هیواداریشن ئەو گفتووەی کردمان لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ کۆمەڵی خەڵکی یاسایی کردومانە هیوادارین ئەو هەنگاوە پۆزتیفەی کە وەزارەتی دارایی نای و پێشوازی لێکردین و ئەو بەلاغەی دەرکرد کە ئەڵێ بەبێ ئاگاداری من کراوە و ئەمەش سەرپێچیە هەر ئەوە نا هەموو تەجاوزاتەکانی تریش هیوادارین هەنگاوەکە بە تەواوەتی کامیلکاوە بچێ داوای یاسایی تۆمارکە لەسەر ئەو حەقەی بەرامبەر ناحەقی بەرامبەر وەزارەتەکان کراوە کە سەرپێچیان بەرامبەر مڵکی ئەوان کراوە هاوکات بەبێ ئاگاداری ئەوانیش کراوە بە تێکڕای ئەو جموجوڵانی ئێمە کردومانە ئەگەینە گەیشتونەتە ئەوەی کە بەڕاستی هەڵوێستی داواکاری گشتی زۆر باشە هەڵوێستی دەستەی نەزاها زۆر باشن و هەڵوێستی وەزارەتی داراییش باشە و هیوادانی باشی بکە ئێمە زانی سەرشانی ئەو قورسە بێت و ئەبێ داواکە ئەو تۆماری بکە لە کاتێکە کۆمەڵە تەجاوزاتی زۆر لەسەر ژینگەی هەموو کوردستان و لە ناوی شانە ژینگەی سلێمانی کراوە هیوادارین ئێمەمانانیش پشتیانی بۆ من پێشما بێ خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستانی پشتیانەگرن هیوادارین هەنگاوەکە تەواوکە و هەر لێرەوە دەستخۆشی لەکەین کە هیوادارین ئەو هەنگاوە تەواو بکە هەروە بە پێویستە زانین خاڵێک کە ئاگادارتان بکەینەوانێ ئێمە ڕۆژی پێنجشەممە بە دوور لە هەموو تونوتیژیە بە دوور لە هەموو هەنگاوێک کە پشێوی بنێتوانێ ئێمە ڕۆژی پێنجشەممە لە فولکەی دووەمی سەر و کورساتەوانێ بەدەستی چەپا بەرەوتونێلەکە لەوێ هەنێ مەساحەیەکی تایە کە لەوێ گردەبینەوانێەوە کۆمەڵێ پەیاممان هەیە هاوکە لەگەڵ پەیامەکە کۆمەڵە تابلۆی هونەری کۆمەڵی ئیشی میوزیکە کرێ وەکو ناڕەزایەتیە بەرامبەر تێکدانی سروشتی کوردستان و تێکڕای ئەو کۆمپانیانەی کە تەماحیان کردوتە سروشتی کوردستان بە کۆمپانیایکی محەددنا بەڵام لەو شوێنایەکەین و ئێمە قەناعەتیشمان وایە جارش کەشە گەڕینەوە بۆ ئەوە کە گۆیژە تێکدانی ئەبێ هەموو خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی دیفاعی لێ بکەن و کە ئێستا چڕبۆتەوانی لە شوێنەکە ئەو چڕبوونەوەیە ئەوەیە کە ئەو شوێنە زۆر زاهیرە و ئێستا ئیشی تیاکرێ ڕاوەستانی ئەوان ئێمە قەناعەتمان وایە ڕاوەستانە بۆ هەموو ئەو دەرزێژیانەیە کرێ هەر هاوڕێکانمان لەم هەفتەی پێشووە کە جموجوڵێکیان کرد لەسەر لە ناوچەی دەربەنی خان کە توانیان هەنێک تێکدان هەیە کە لە سروشتی ئەوەیەکرێ و کە لە شوێنی تاریخیەوەیەکرێ ڕاگیرێ ئێمە جارێکی کە پێشۆی کۆتایی بە قسەکانمان بێنین ئەگەر هاوڕێیانم قسەیشیان هەبێ ئێمە پێتان ئەڵێین ئەم حرەکەی ئێمە دوورە لەوەی ناوچەیەتی بێ ئەم حرەکەی حرەکەیکی عامە
بەڵام کە تەرکیزمان لەسەر گۆیژە کردووە لە بەرەوەی جموجوڵەکە لێرەوە دەستی پێ کردووە و گۆیژە هەنگاوی یەکەمە بێ بەڵام هەنگاوی ترمان زۆر لە بەردەمایە ئەمە خاڵێکیانە خاڵی دووەمیان ئەم حرەکەیە مستەقیلە ڕێگە ناین هیچ هێزێکی سیاسی ڕای کێشێ بەلای خۆیان بیبا بەرەو ناکۆچی خۆیان لەبەرەوە ئێمە داوای لێبوردنەکەین کە ئەگەر سوورەیە گوا کەوت بێتوانەکەم حرەکەیەکە ئەم و ئەوی لە پشتەوە دڵنیاتانەکەینەوە کەسی لە پشت نییە هەر هێزێکی بێت تێکی بدا و لە پشتی بێ ئەمە ئیعلانەکەین بۆ ئێوەی بەڕێز خاڵێکی تر هەیە کە پێویستە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە ئەم حرەکەیە هەمان ئەو حرەکەیە کە دەستێژەیەکرێتە سەر ناوچەکانی دۆک لەلایەن تورکیاوە یان ئەو بردومانانەی کە هەنێ جار و ئەکرێتە سەر هەنێ ناوچەمان هەیە لە ڕۆژهەڵاتی بڵین لە ڕۆژهەڵاتەوە کرێ بۆ سەر هەرێمی کوردستان واتە ئەمە حرەکەیەک نییە تایبەت بێ بە سلێمانی بەڵکو حرەکەیەکی گشتگیرە و داوا لە خەڵکی سلێمانی شەکەین بە ئاشتیانە بەهێمنانە بەشداری هەموو شتەکانمان بکەن ئێمە ئەو دەستەیە کە ئەم حرەکەیەمان جوڵانووە ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوی ژینگە پارێزی تایە بە ناوی گۆیژە پارێزەوە لە هەشتاگمان هەیە ئێمە ئەوە و ئەم ڕۆشنبیران و چالاکوانانە ڕۆژی پێنجشەممە سەعاتدا لە گۆیژەین خەڵکیەت پێمان خۆشە و خۆشحاڵە بین و ئەوە بەشداریەکە و هەر خەڵکێکی ژنێت خۆی ئازادە بەڵام هیوادارین بتوانین شتێکی مەدەنی جوان پێشکەشکەین بۆ ئەم حرەکە مەدەنیە کە حرەکەیەکی تازەیە و قسەکردن لەسەر ژینگە بەم شێوە فراوانە بەرەو پێش بچێت.